ئەم کاتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان پێخۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەنامەی ون پۆینت بە ئێوە شاد دەمەوە. خۆشەویستانم، ئێمەش لە کوردستان وەکو هەموو عالەم نزیکەی 2 مانگ زیاترە سەرقاڵین بە نەخۆشی کۆڕۆنا یا ڤایرۆسی کۆڕۆناوە. ئێستا خۆشبەختانە هەرێمی کوردستان پێش هەم عێراق و هەم وڵاتانی ناوچەکە کەوتووە بەهۆی ئەو ڕێوشێنانەی کە گرتیانە بەر حکوومەتی هەرێم و حکوومەتە خۆجیەکانی سلێمانی و شارەکانی تری کوردستان. خۆشبەختانە سلێمانی وەکو هەموو شتەکانی تر یەکەم بوو لە دەرچوون لە بابەتی کۆڕۆنا یاخود نزیشین لە دەرچوون لە بابەتی کۆڕۆنا. بەرنامەی ئەم جارەمان باسکردنە لە دوای کۆڕۆنا یا دوای نیو ئاساییکردنەوەی بارودۆخی کۆڕۆنا ئێمە چی بکەین بۆ ئەو مەبەستە 2 میوانی بەڕێز کاک ئاواتی قایمقام و کاک دکتۆر سەباح لێرن ئەوان باز بۆ ئێماکەن. کاک ئاوات بەخێر بەسەر چاوم دکتۆر گیان بەخێر بەسەر چاوەکانم. کاک دکتۆر با لە کاک ئاواتەوە دەست پێ بکەم. کاک ئاوات لە سەرەتاکانی مانگی دووە ئێمە دەستمان کرد بە ئجراعات و بە ڕێوشوێنەکان و بە گرتنەبەی ڕێوشوێنەکان بۆ هەرچی ینی توژنەبوونی خەڵک. لەوەدا ئێوە زۆر سەرکەوتوو بوون بەڕاستی. پارێزگای سلێمانی کە ئەڵێم ئێوە مەبەستمان پارێزگای سلێمانی و قایمقامەتی مرکزە و هەروەها دەوروبەریشی. ئێستا چی؟ ئێستا ئێمە بەرەو ئەوە ئەچین کە ژیان بۆ نیوەی گەڕاوەتەوە ئاسایی بووەتەوە. ئێستا خەڵکی بکە. جارێ با بڕیاری ئەوە نین کە سەرکەوتوین لەبەرەوەی تاوەکو ئێستاش مەترسی توشبوون زۆر زۆرە لە وڵاتەکەمانە و هەتا یەک کەس مابێ لەسەر گوێی زەوی کاڵگری ڤایرۆسەکە بێت ئەم کەسا بێتە مای هەڕەشە بۆ کۆی مرۆڤایەتی و خۆشتان ئاگادارن ئێمە وڵاتانی دراوسێشمان ئەوە لە ئێران ژمارەی توشبوو زۆرە و لە تورکیا ژمارەکان زۆر لە هەڵکشانایە. ڕاستە ئێمە زوو دەستمان پێکردووە هەوڵەکانیش بەسپاسەوە لایەن بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی و جنابی دکتۆر سەباح و سەرجەم پزیشک و کارمەند و بەشە جیاجیاکانی بەڕێوەبەراتیەکە دەستیان پێکرد و لەگەڵیشیە لەسەر پێشنیار و ڕاستپاردەکانی ئەوان ئێمەش وەکو ئیداری خۆجێی لە شاری سلێمانیا وەکو پارێزگای سلێمانی وەکو قایمقامەتی خەزای مەڵبەندی سلێمانی کۆمەڵێ ڕێکار و ڕێوشێنمان گرتە بەر بە تایبەت لەو شوێنانی کە ئەمانزانی قەرەباڵغی و ئاستەنگ و بەریەکەوتنی زیاتری تیا دروزە بێت سەرەتا بەوانە دەستمان پێکرد و ئەوە دەستپێکی جێبەجێکردنی ڕێکار و ڕێوشێنە تەندروستی و خۆپارێزیەکان بوو تا دواتر گەیشتە قۆناغی کەرەنتینەکردنی ئەو کەسانی کە لە وڵاتی سین و ئەو وڵاتانەی ترکە توشبوو بوون بە ڤایرۆسەکە دەستی پێکرد. بەڵام دوای ئەوە وڵاتێک وەکو ئێران بە ژمارەیەکی زۆر توشبووی تیا دەرکەوت ڕێوشوێنەکان و ڕێکارەکان لای ئێمە تونگتر بوو هەم بە کەرەنتینەکردن و هەم بە جێبەجێکردنی کۆمەڵە ڕێکار و ڕێوشوێنی تر بە داخستنی دەیان و چەندین شوێنی تر کە دڵنیا بووین لەوەی کردنەوەی ئەم شوێنانە بەریەکەوتن و توشبوون بە ڤایرۆسەکە زیاترەکات وە لەو کاتێشە ئێمە کەرەنتینەکردن ئەزمونێکی تازە بۆ ئێمە و ڕاستە لە سەرەتایە کۆمەڵە کێشە و گرفتمان هەبوو لە کەرەنتینەکردنی ئەو هاوڵاتیانی ئەگەڕانەوە چکە یەک ژمارەکە زۆر زۆر بوو دوو ئەزمونونەکە ئەزمونێکی تازە بوو بۆ ئێمە هەم لە جێگاکانیانە هەم لە دابینکردنی پێداویستیەکانیانە هەم لە چاودێریکردنیانە بەڵام بەرەبەرە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک بەو هاوتیمێکە لە ناو ئیداری خۆجێی شاری سلێمانی و ئەوانەیە هەبوو تواندرا زاڵبین بەسەر هەموو کێشە گرفتانەی کە هەبوو لە کەرەنتینەکردنی هاوڵاتیانە. ئێستا ئەگە بچی سەردانێکی کەرەنتینەکانی ناو شاری سلێمانی بکەیت وەزعیان زۆر زۆر باشە کێشە گرفتی شوێنمان نییە و خواردنمەنی و پێداویستی ئەساسیەکانیان بە باشی بۆ دابین نەکرێت و ئەو گلێ و گازندانەی کە هەبوو لەسەر کەرەنتینەکان نەماون دواترەوە بۆ ڕێکارەکان بەرەبەرە تونگتر کراوە تا گەیشتە گرتنەبەری ڕێوشێنی قەدەغەکردنی هاتوچۆ لە سەرانسەری هەرێمی کوردستانە و کە تاوەکو ئێستاش ئەو ڕێکارانە بەردەوام. بەڵام ئێستا
ئیتر لەلایەن باوڵێن داموندەزیەکانی حکوومەتی هەرێمەوە بە چاو ساغی هەڵبەتە بە پرسوڕات لەگەڵ بەڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانی ئێمە ئێستا ژیان بەرەو ئاسایی بوونەوە چێکاگاوت ئێستا با بڵێن هەم شەقامەکان ئەوە من مەسەن بازار نیوەی کراوەتەوە مەسەن ژمارەیەک لە پیشەوەران چوونەتە سەرکاری خۆیان بەپێی ئەو زەوابەت و بەپێی ئەو ڕێوشێنانی کە ئێوە گوتانە بەر ینی ئێستا خەڵکی تریژ هەیە داوای ئەوە ئەکاکە با بڵین ئەوانی ژیانیان بابێتەوە بەر مەسەن ئێستا لە تۆڕە کۆمەڵاتیەکانە کۆمەڵێک مامۆستای ئاینی و خەڵکیشی با بڵین مولتەزیم بە ئاین ئەوانە زۆر داواکەن بۆچی بازارەکان کراوەتەوە بەس مزگەوتەکان ناکرێتەوە ئەم مەسلەی مزگەوتەکان هەر لە سەرەتاشەوە کێشەی دروست کرد ئێستاش خەریکە کێشە دروست دەکا مزگەوتەکان ئەکرێنەوە یان ناکرێنەوە ئێمە پێویستە هەموو لایەکمان لە قەبارەی مەترسی کۆرۆنا تێبگەین چونکە ئەوە کووتمان لە ئازال ئێمە لە بازنەی مەترسی توش بوونین ڕاستە بارودۆخە تەندروستیەکە تا ئاستێکی زۆر باش لەژێر کۆنتترۆڵی ناوەند و پزیشک و کارمەندانی تەندروستیە لە شاری سلێمانی ئەوەی بۆهۆی ئەو ڕێکار و ڕێشانانەوە بۆ کە لە ماوەی ڕابردووە بە هەموو لایەکمان کراوە هاوڵاتیان ڕۆڵێکی زۆر زۆر گەورەیان بینیوەتیە زانایانی ئاینی ڕۆڵێکی زۆر گەورە و پێشەوایانەیان بینی لە ڕێنماییکردنی خەڵکو و لە پابەندبوونی خەڵک بە جێبەجێکردنی ئەو ڕێکارانەوە ئەوەی کە ئێستا بەرهەم هاتووە نەتیجەی ئەو پابەندبوونەی هەموو لایەکمانە ئەگەرنا ئێستا وەزعمان لە وڵاتانی تر باشتر نەبوو بۆ نمونە شارێکی وەکو سلێمانی شارێکی وەکو هەولێر ئەوەنەی خەڵکی ئەم شارانەی ئێمە سەردانی تارانیان کردو لەوانەیە کەمتر خەڵکی سنە و کرماشان سەردانی تارانیان کرد بێت لەو کاتێک کە بڕیاردرا بە کەرنتینەکردنی و هاوڵاتیانی ئەگەڕێنەوە لە وڵاتی ئێران بە هەزاران هاوڵاتی لە ئێرانەوە گەڕاونەتەوە بۆ سلێمانی و بۆ هەولێر و بۆ باقی شارەکانی تر کە تاوەکو ئێستا بەم شێوەی ئێستاین وەزەمان بەم شێوەی ئەمە یەک فەزلی خوای گەورەیە دوو ئەو هەوڵ و هیلاکی و ماندووبوونەی هەموو لایەکە و پابەندبوونی هەموو لایەکە بە تایبەتی هاوڵاتیان بۆیە لێرە جێخۆیەتی دەستخۆشییان لێ بکەین و سوپاسی ئارامگرتنیان بکەین لە ماڵەکانیانە کە ئەمە بۆ وای کرد کە ئێستا بگەین ئەم دۆخەی ئێستا و هەنگاو بە هەنگاو ئێمە لەگەڵ ئاساییکردنەوەی دۆخی شارەکانین هەنگاو بە هەنگاو چونکە ڕاستە لەگەڵ لایانی تەندروستیە لایەنێکی تریش گرنگە ئەویش کە عیلاقەی بە ژیانی و گوزەرانی هاوڵاتیانەوە هەیە لە شارەکانی ئێمەیە ئەبێ هاوتەریب لەگەڵ یەکتریە ئەمانە بڕوات و هەموو لایەکمان وا بزانم کاک ئاوات هەر باسی ینی وەڵامەکەم وە نەگرتەوە لەسەر مزگەوتەکان مزگەوتەکان چی؟ ئێمە مەسەلەی مزگەوتەکان بە تەنها ئێمە وەکو سلێمانی ناتوانین بڕیاری لێبین ئەمە کارێکە لەگەڵ وەزارەتی ئەوقاف و ئەنجومەنی وەزیران و لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بڕیاری لێدرێت یعنی ئەمە تەنها پەیوەندی بە شاری سلێمانیەوە نییە پەیوەندی بە هەولێری شەوە پەیوەندی بە دۆهۆکی شەوەی بە هەڵەبجەی شەوەیە بە هەموو شار و شارچکەکان هەرێمی کوردستانەوە هەیە خوا بکە دۆخی تەندروستی جێگیر بێت دڵنیام باقی سێکتەرەکانی تری ژیان ئاسایی ئەبێتەوە بەڵام خوا نەخواستە ئەگەر حاڵەت تۆمار بکرێت لە ناو شارەکانە بە دڵنیاییەوە ئەوانەی کە دوشمانەتەوە لەوانەی جارێکی تر چاوی پیا بخشێنینەوە دان زۆر باشە سپاس دەکەم کاک دکتۆر سەباح پێشەوەی من پرسیار لە جناب بکەم هەموو کوردستان ئەزانێت ئێوە چەند قارەمانانە بەڕاستی ئەوەی کە ئێمە نەکەوتینە ناو با بڵێن کاریگەرە زۆر خراپەکانی کۆرۆنا ئێوە نەتان هێشت ینی ڕۆڵی ئێوە ڕۆڵێکی زۆر ینی زۆر ینی مەزن بوو بەڕاستی ئەمە قسەی من نییە و من ناشمێن ینی مەسەلە ڕێکلامی ژنیە بەڕاستی دەستەکانتان خۆش بێ سوپاستان دەکەین ئێمە وەکو هاوڵاتیان و ئەوانە با بپرسم ئێستا لە کەرنتینە چەند کەس ماون؟ ئێستا ژمارەی کەرنتینەکان بەڕاستی بە بەردەوامی ئەگۆڕێت لەبەرەوەی ئێمە ژمارەی کەرنتینەی خەڵک زۆر کەم بوو بۆ لە شاری سلێمانی گەشت بووە نزیکەی دەیان کەس ینی لەو هەزاران کەسی کە پێشتر هەبوو بەڵام بەهۆی گەڕانەوەی ئەو خوێنکارانەی کە ئێستا
لە قوبڕوس و لە شوێنەکانی کە گەڕێنەوە ئەو هاوڵاتیانەی کە بەهۆی ئەو بارودۆخە تەندروستی کە لە جیهانە هەبوو گیریان خواردبوو ژمارەیەک لەو هاوڵاتیانە لە بەهۆی فڕۆکەکانی تایبەت کە وەزارەتی بڵێن حکوومەتی عراقی گرێت و حکوومەتی هەرێمەیانێنێتەوە یەنەوە تەسەورەکەم نزیکەی 100 هاوڵاتێک لە کەرەنتینەکانە هەبێت. بەس لەوە ئەکرا پێشەوەی ئەم باڵن هاوڵاتیانی خۆمان بگەڕێنەوە کە نزیکەی 5 کەسێک لە کەرەنتینە مابێتنەوە. بڵێ ژمارەکە زۆر کەم بووە کاڵێم گەشتە نزیکەی دەیان کەس یان نزیکەی 10 کەس و کەمتری ژما بووە بە دەقیقی ژمارەکە نازانم بەڵام زۆر نزیک بوو بۆ لەوەی کە کەرەنتینەکان چۆڵ بێت بەڵام بەهۆی گەڕانەوەی ئەو هاوڵاتیانەی کە لە ئەوروپا و لە خوێنکارەکان ئێستا ژمارەی کەرەنتینەکان زیانوانە کاک دکتۆر سەقفێکی زەمەنی هەیە مەسەلەن حکوومەتی هەرێم داینابێ ئەمانە بەردەوام ئەگەڕێنەوە تا مالانی هەیە. بەڵێ ئێمە بە بڕیارێکی وەزارەتی ناخۆ لەسەر پێشنیاری وەزارەتی تەندروستی لە سەرەتایی دروستبوونی ئەم قەیرانەوە داوامان کردووە کە هەر هاوڵاتێک لە سەرەتا ئەوە هەر هاوڵاتێک لەو شوێنانەی کە توشبووی ڤایرۆسەکەن ئەگەر بگەڕێنەوە 14 ڕۆژ کەرەنتینە بکرێن و بۆ خۆتان نەزان شاری سلێمانی یەکێک بوو لەو شارانەی کە دەست پێشخەر بوو لەو بابەتەیە و ئێمە بۆ یەکەم جار کەرەنتینەمان لە فڕۆکەخانەی سلێمانی دانا و لە زۆر شوێن و لە زۆر لاوە ینی گلەیەکی زۆرمان هاتە سەر بەڵام و بۆ دوایی هەموو کەسانەی کە لە وڵاتانی دەرەوە گەڕانەوە کەرەنتینە کرانەوە لەبەرەوەی ئێستا بابەتەکە بابەتێکی جیهانیە و لەوە دەرچوو ئەو کاتێک ئێمە بڕیارمانە تەنها وڵاتی سین نەخۆشیەکەی تیا بڵاو بوو و پاشان وڵاتی ئێران و چەند وڵاتێکی کە بەڵام مەسەر لەبەرەوەی نەخۆشیەکە بەربراوە لە هەموو جیهانە هەر کەسێک لە وڵاتێکی دەرەوەی هەرێمی کوردستان بێتەوە لەسەر بەپێی ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆ کەرەنتینەکرێت تا 14 ڕۆژ لەو 14 ڕۆژەیە پشکنی تەندروستی بۆ کرێت و چاودێری ئەکرێت و ئەگەر هیچ کێشەیەکی نەبوو پاشان ئەوانەی کەوا ئەگەڕێنەوە کاکە دکتۆر لە وڵاتەکانی کە لێوە هاتوون هیچ بابڵێن بەڵگەیان پێنیە کە ئەمانە ساغ و سەلیمن و توش بوونین یا هەر ئەوان بەهڕەمەژیێنەوە لە ڕاستیە ئەگەر لە دەرچوونی مەتاری ئەو وڵاتەشەوە لە فڕۆکەخانەی وڵاتەشەوە پشکنینی بۆ بکرێ و مڵت ینی شەهادەیەوەی پێبێکە هەڵگری ڤایرۆسەکە نیە چانسی هەیە لە ناو فڕۆکەکەی توش بێت چانسی هەیە لە کاتی دابەزی ناتوش بوو بێت یا سەرکەوت ناتوش بێت بۆیە ئێمە هەر کەرەنتینەیانەکەین و پێویستە 14 ڕۆژ لە کەرەنتینەکان بمێنەوە و پاشان پشکنینیان بۆ بکرێت و ئەگەر دڵنیا بووین لە بارودۆخی تەندروستیان ئەگەڕێنەوە ناو خێزانی خۆیان. کاک دکتۆر با بڵێن باسی مەتارەکان و فڕۆکەخانەکان و با ئێمە باسی دەواازەکانیش بکەین ینی دەواازەکانی حکوومەت هێرم ئێمە لەگەڵ بەغدا ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی ئەو دەواازانە زۆرن و هەندێکیش هەر دزەکەن وەکو سەرەتاکان چۆن خەڵک زێ پێکراوانە ینی ئێوە تا چەند فڕۆکەخانەکان با پرسیارەکە ئەمە بێ فڕۆکەخانەکان ینی ئێستا بۆیان هەیە ئەوانیش چالاکی خۆیان هەبێ و فڕین و ینی ئەوانیش کراونەتەوە فڕۆکەخانەکان چونکە ئەمە قەلقی لای خەڵک دروست کردبوو لە ڕاستیە. بەڵێ جەنابی کاگاوات ئیشارەتی بەوەیە کە ئەگەر کەسێک لە جیهانە هەبێت هەڵگری ڤایرۆسەکە بێ ئەو کەسە ترس و دڵەڕاوکێ و خەتەری دروستەکە لەسەر هەموو جیهان بۆیە بابەتە بابەتێکی جیهانگیریە ینی ئەگەر چی ئێمە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستانیش و لە عێراقیش نەخۆشیەکە نەمێنێ و بنبڕ بکرێ بەڵام مادام لە وڵاتانی دراوسێمان نەخۆشیەکە هەیە بە تایبەتی ئێستا تۆ بخۆ دەزانی ئێران و تورکیا ینی ژمارەی توشبوانی نەخۆشیەکە زۆر لە هەڵکشانایەوە بە شێوەیەکی زۆر بەربڵاو لێ بڵاو بۆتەوە و ئەوروپاش کە ئێمە زۆربەی زۆری ئەو کەسانەی کە سەفەرەکەن یا گەشتەکەن یان لە ئەوروپان یان لە ئێران یان لە سینیان ئەمانە هەموو وڵاتانە تا ئێستش نەخۆشیەکەیان تیاماوە بۆیە من پێم وایە گەشتکردن ئەکەوێتە قۆناغی کۆتایی و بابەتی گەشتکردن بابەتێکی جیهانیە و بێ هەموو جیهان پێکەوە بڕیاری لێ بدا و ئێمەش بەهۆ ئەو سنوورانەی کە هەمانە لەگەڵ وڵاتانی ئێران و تورکیا و خواروی عێراق بەڕاستی بەسپاس بۆ هێزە ئەمنیەکان سپاس بۆ پاسەوانانی سنوور ئەرکی زۆریان کێشا بەڵام لەگەڵەوەشا کۆمەڵێک وڵاتی بە لە ڕێگەی نایاساییەوە گەڕانەوە هەرێمی کوردستان و ئێمە هەرەو کاتە سەرڕای ئەوەی کە هاوڵاتیانی شاری سلێمانی و هێزە ئەمنیەکان زۆر هاوکار بوون لە دۆزینەوەی ئەو هاوڵاتیانە بۆی تێکەڵاوی کۆمەلگانە بن ئێمە بۆ خۆشمان بڕیارێکماندا کە نەخۆشخانە یان مەڵبەتی تەندروستی عەلی ناجیمان کردە کلینیکێک بۆی دەرچەیەک بێ بۆ ئەو هاوڵاتیانە و ئەو هاوڵاتیانە ئێمە بەڕێگەیەکی تر ڕایان کێشینە لای خۆمان ئەوانەی کە دزیان کردو هاتن پشکنینمان بۆ کردن و ژمارەیەکیش لەو هاوڵاتیانە هەڵگری ڤایرۆسەکە بوون خۆشبەختانە توانیمان بەهۆی ئەو ڕێگایەوە بیان دۆزینەوە نەهێڵین ڤایرۆسەکە بڵاو بکەنەوە بۆیە
بە بۆچوونی من دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەکان ئەکەونە قۆناغی کۆتایی لەگەڵ کردنەوەی قوتابخانەکان و ئەو شوێنانی کە زۆر خەرەباڵ کردنەوەی با بڵێن دامودەزیەکانی حکوومەت خوێندنگاکان زانکۆ بڕیار هەیە یا قسەکردنێک هەیە لە سەری وتیوتیەک هەیە کە جارێکی دەست پێەکەنەوە ئەگەر ئەوە دەست پێ بکاتەوە مانای ئەوەیە ئێمە قۆناغێکی باشمان بڕیوە لە خۆپارێزی لە ڤایرۆس کۆرۆنا با بڵێن دەنگ هەیە کەی بکرێتەوە بە ڕسمی خۆی لە ڕاستیە من حەزەکەم هاوڵاتیان لەوە تێ بگەن کە بڵێن سوودی ئەوەی کە ئێمە قۆناغ بە قۆناغ ژیان ئاساییەکەینەوە دوو جۆر سوودی هەیە یەکێکیانەوەی ئەگەر خوا نەخواستە ڤایرۆسەکە بڵاو بۆ لە هەر قۆناغێک لە قۆناغانە ئێمە زۆر بە زوویی ئەتوانین کاری لەسەر بکەین و کۆنتترۆلی بکەین لە برەوەی هەموو کۆمەڵگاوەیەکەوە نەکراوەتەوە ئەمە لەلایەکی کە ئەو قۆناغانە واکات کە بەڕێزان لە هێزە ئەمنیەکان قایمقامێتی سلێمانی پارێزگای سلێمانی ئەو ڕۆژێنە تەندروستیانەی کە بڕیارە بکرێت چاودێری باشتری بکەن و متابعەیەکی باشتری بکەن ئێمە پێمان وایە دەبێت ینی پێشنیاریشمان کرد لە چەند هەفتەی ڕابردووە ئەگەر حکومت پێی باش بێت دام و دەستگاکانی حکومت بکرێنەوە ئێمە داوامان کردبوو لە ساسی کارمەندان لە دام و دەستگاکان کار بکەن و سیستەمی یەک پەنجەرە بەکاربێنن و ڕۆتین کەم بکەنەوە و هەروەها هاوڵاتیان سیستەمی نۆرە بەکاربێنن بۆ سەردانی فەرمانگەکان بۆ خوێنکارانی زانکۆ و پەیمانگاکان و ئامادەی و ناوەندی بەڕاستی ئەوی ژەبێ بە قۆناغ بکرێتەوە ئێمە هەر کاتێ بڕیارمان ناکە خوێندن بکرێتەوە سەرەتا پێویستە زانکۆ و پەیمانگاکان بکرێنەوە پاشان ئامادەیەکان ئەنجا ئەخیر قۆناغەیە نەخێر بڕیارمان نەداوە ئێمە پێشتری ژوێن باسم کردووە پێویستمان بە 28 ڕۆژەیە لە ڕۆژی کردنەوەی بازار بۆ ئەوەی ئەنجامی کردنەوەی بازار وەربگرین ئێمە ئەم کردنەوەی بازار و دوکانەیان ئەنجامی ئاساییکردنەوەی ژیان وەربگرینەوە نەتیجەیەک وەرگرینەوە بزانین ئایا ئێمە ئەم کردنەوەیە نەبووەتەوەی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە نەبووەتەوەی ئەوەی کە خەڵکانێکی زۆر توش بن ئێمە پێویستمان بە 28 ڕۆژەیە لەو ڕۆژەی کە بڕیارمان ناوە ژیان ئاسایی بکرێتەوە بۆیە دوای ئەو ڕۆژەی کە کۆتایی هات لەسەر قوتابخانەکان و لەسەر زانکۆکان و لەسەر شوێنەکانی تر ئێمە قسەی خۆمانە بێ و من حەزەکەم لێرە شەوەڕای بگەێنم ینی من پێشتری ژام گەیاندووە ئێمە یەک ڕۆژ کردنەوەی مزگەوت تەخیر ناکەین یەک ڕۆژ کردنەوەی قوتابخانە تەخیر ناکەین ئەگەر داتاکان داتای ئەوە بن کە ئێمە پشتیان پێ ببەستین و سوور ینی نەترسین لەوەی کە مزگەوتەکان و خوێندنگاکان بکرێنەوە بۆیە هەر کاتێک ئێمە گەشتینە ئەو کاتە و داتاکان بەم شێوەیە ڕۆشتە سەرەوە کە ژمارە تۆمار نەکرێت ژمارە تۆمارەکرێ من دڵنیا بن لەوەی کە خەڵکی کە هەیە گری ڤایرۆسەکەیە بەڵام ڕۆژانە ژەگەر خەڵکیش تۆمار کرێ ئێمە ئەو ترسە گەورەیە دروست نابێت ئەگەر پرسیارکەم کاکە دکتۆر ئێوە ینی وەختێک کە بڕیار ئەدەن نیوەی ژیان ئاسایی بێتەوە بازار بکرێتەوە هەندێک لە بازار بکرێتەوە ئایا ئێوە ئامادەسازیتان کردووە مەسەن بۆ هەر حاڵدە ینی ئەگەرەکان بەڵێ بە دڵنیایی تۆ خۆ دەزانی ئێمە سەرەتای ئەم نەخۆشیە یان ئەم پەتایە ئێمە بەرچاومان ڕوون نەبوو بەڕاستی نەمانەزانی چەند کەس تووشە بێ لە شاری سلێمانی نەمانەزانی چەند نەخۆشخانەمان پێویستە نەمانەزانی چەند پزیشکمان پێویستە نەمانەزانی چەند پێداویستیمان پێویستە لە پێداویستی پزیشکی و نەمانەزانی سروشتی نەخۆشیەکە بەڕاستی چۆن هەڵسوکەوتی لەگەڵا بکەین چۆنە گوازرێتەوە تا چەند خەڵک تا چەند کاریگەریە لەسەر ژیانی خەڵک ئەمە وای کردبوو ئێمە بەڕاستی ئەو سەرمان لێ دیار نەبوو ینی تەعاملمان لەگەڵ ڕۆژا کرد بەڵام ئێستا ئێمە لەبەرەوەی ژمارەیەکی زۆر لە کارمەندان و پزیشکان تەجروبەیەک یان ئەزمونێکیانەیە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا و ئێمە خۆشمان ئەزمونێکمانەیە لە ئیدارەدانی قەیرانی کۆرۆنا بۆیە پێم وایە ئەگەر خوا نەخواستە حاڵەتی زۆریش ڕووبات ئێمە ئامادەترین وەک لە پێشتر لەبەرەوە ئێمە قۆناغەکان وردە وردە چۆن کۆلارەیەک وردە وردە بەکرێی تێبۆی بزانی تاکوێ ڕواتوت لەکوێ تایمی خۆی وەرەگرێ ئێمە وردە وردە ئەمانەوێت ژیان بەو شێوەیە بڕواتە پێشەوە یا ئاسایی بێتەوە تا بزانین تا چەند ئەتوانین تا چەند ترس نییە لەسەر ژیانی خەڵک ئەمە هۆکارەکەی بووە کاک ئاوات وەکو ئەوەی کە با بڵێن ئێوە
لە قایمقامیت ڕێگە پێدانتان کردووە بۆ ژمارەیەک لە پیشەوەرەکان بەڵام ژمارەیەکی تر لە پیشەوەرەکان و لە خەڵکی با بڵێن کاسب هێشتا هەر جەنابە دەزانین ڕۆژانە یەنە بەردەم قایمقامێت و سایق پاسەکان با ئەوان ناویان بێنم هەر چونکە بەلایانەوە ئەوەیە ینی ئێوە بەنیازی چین تاکەی ئەوانەی کە ئێستا بۆیان نییە کار بکەن و بێنە ناو بازارەکان و مەسەرەوە بکەن تاکەی ئەوانەوە بن ئێمە وەکو وتمان هەنگاو بە هەنگاو و قۆناغ بە قۆناغ کاری ئاساییکردنەوە ئەکەین لە ژیانی هاوڵاتیان و لە شارەکەمانە چەند شوێنێکمان کردوێتەوە چەند سێکتەرێکمان کردوێتەوە و ئەگەر دۆخی تەندروستی بەم شێوەی ئێستا بێت و لەژێر کۆنتترۆڵ و بۆ جێگیریە بێت دڵنیا بن باقی شوێنەکانی تریشەکەینەوە و فرسە دەین بە شوێنەکانی تریش بۆ ئەوەی کار و کەسابەتی خۆیان بکەن بەڵام بە مەرجێک کە ڕێوشوێنی خۆپارێزی و تەندروستی جێبەجێ بکەن ینی چۆن ڕێشوێنەکان هەر هەمان ڕێشوێن کە لە سەدەمی کۆرونا جیرانەکانی گواستنەوەی پاس لە ناو شاری سلێمانیە ڕێکار و ڕێوشوێنەکانی خۆیان پێیاوین کە ئەڵێ لە حاڵەتێکە کە ئێمە ڕێگەتان پێیان کار بکەین ئەم ڕێکار و ڕێوشوێنانە جێبەجێەکەین بۆ نمونە ئەڵێ ئێمە ئەگەر لە هێڵێکا 100 پاسی تیابوو بێ 50 پاسمان ئیشەکەین پاسێکمان ئەگەر پێشتر 20 نەفەری بار کرد بێ 10 نەفەر بارەکەی بەس کاک ئەوە لە بەرامبەر ئەوەدا لە ناو بازاڕە لە ناو تەکسیە هەندێک تەکسی ئەبینی لە دواوە چوار هاوڵاتی سەرخستووە من بە وچوانی خۆم بینیومە ئەمە خەتەترە یا پاسەکە ئەوە کارێکی زۆر خراپە و پێویستە ئیجراعات لەگەڵ هەموو ئەو کەسانەیە بکرێت کە ئەم ڕێکار و ڕێشوێنانە جێبەجێ ناکرێت جێبەجێ ناکەن چکان لە نەتیجەیە زەرەر بە تەندروستی هەموو لایەکمانە گەیەنێت و پۆلیسی هاتوچۆ و هێزە ئەمنیەکانمان ڕاستپاردوون لە هەر جێگەیەک سەرپێچێکیان بینی دەست بەجێ دەسەڵاتی تەواویان هەیە کە ڕێکاری پێویست بگرنە بەرامبەر بەو کەسێک کە سەرپێچی کردووە و ئێستا دەسەڵاتی تەواو دراوە بە لیژنەوە بەشەکانی قایمقامێت و بە لیژنەکانی تەندروستی و چاودێری بازرگانی باقی لیژنەکانی تری فەرمانگەکانی تر کە دەست بەجێ هەر سەرپێچێکیان بینی بە تایبەتی لە جێبەجێ نەکردنی ڕێوشوێنی خۆپارێزی و تەندروستیانەی ئێستا کە کاریان لەسەرەکەین لەسەر ئەو ڕێکارانە بۆیان هەیە ئەو شوێنە ئەو جێگەیە دابخەن و نەشکرێتەوە هەتا ماوەی هەفتەیەک تا ماوەی هەفتەیەک ینی ئەو شوێنە نەکرێتەوە و خوا نەخواستە لە حاڵەتی دووبارەکردنەوەیە ئەنی ئەو کەسە پێویستە ڕوبەڕووی دادگا بکرێتەوە بۆی بە شێوەیەکی تند و قورس ئیجراعاتی لە نێوانی شارەکان با بڵێن یەکێک بوو لەو کە قەدەغە کرا سلێمانی هەولێر سلێمانی هەڵەبجە سلێمانی باڵنی شوێنەکانی تر ئێستا مادام ژیان بەرە و ئاسایی خەریکە ئەبێتەوە ینی وەزعی و ینی هاتوچۆ چۆنە لە نێوان شارەکانە تاوکو ئێستا قەدەغەکردن لە بینی شارەکانە بەردەوامە قەدەغەکردن بەردەوامە ڕاستە ژیان هەنگاو بە هەنگاو ئاسایی ئەکرێتەوە لە ناو شارەکانە بەڵام هاتوچۆ لە بینی شارێکەوە بۆ شارێکی تر ڕێگە پێدراو نییە و تا 23 مان کە ئەمڕۆکات چاوەڕوانین کە وزارتی ناوخۆ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بزانین چی ڕێکار و ڕێوشوێنێکی تر ئەگرێت هەبەر بۆ داهاتوو تاوەکو ئێستا ئەوەی کە پێڕەوەکرا ئەوە بوو ئەگەر یەکێک بچوایە بۆ شاری هەولێر ئەبوایە داخلی سایتەکەی وزارتی ناوخۆ ببوایە فۆرمێکی تیابوو فۆرمەکەی پڕەکردەوە ئۆنلاین و ئەبوایە لە وزارتی ناوخۆ ماڵتی پێ بدرێت ئەگەر کارێکی پێویستی بێ بڕوا بۆ هەولێر یا لە هەولێرەوە پێچوان و بێ بۆ سلێمانی کاگاوات ئێمە ئێستا لە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان داین ئێوە هەموو ساڵێک لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ژمارەیەک ڕێوشوێنتان گرتە بەدەر لەوەی کە با بڵێن حاڵەتی کۆرۆنا هەبوو بێەوەنە بۆ ئەم ساڵ کە ئێمە لە قۆناغی کۆرۆناداین لە حاڵەتی کۆرۆناداین ینی ئێستا با بڵێن ژمارەیەک لە موسڵمانان بە ڕۆژوو ئەبن پێویستیان بەناو بازارە بازارش نییە و ناچڵە بە شێوە کوردەوارێکی خۆمان یعنی ئێوە چی ڕێنماییتان هەیە بۆ ینی هەم بۆ بازارش هەم بۆ خەڵکیش بێگومان ینی ئێمە ئەو ڕێکار و ڕێوشوێنانی کە لە مانگی ڕەمەزانە جێبەجێمان کردووە دڵنیا بن ئێستاش جێبەجێ ئەەکەین و هەموو لیژنەکان و
ئەو تیمە هاوبەشانەمان ڕاست باردوون کە سەرجەم ئەو ڕێنمای و ڕێوشێنانی کە پەیوەندیدارن بە مەسەلەی مانگی ڕەمەزانەوە جێبەجێ بکرێت لە پاڵیا ڕێوشێنی خۆپارێزی و تەندروستی ئەوی کە عیلاقەی بە ئەم بەڵای کۆرۆنایەوە هەیە کە ڕوبەڕووی میلەتەکەمان و کۆی مرۆڤایەتی بۆتەوە ئێستا. زۆر باشە ئەگەر با بڵێن خەڵکێک کەسێک بچێتە بازاری سلێمانی با باسی سلێمانی بکەین ئێستا کەسێک بچێتە بازاری سلێمانی ئەبینی لە کۆمەڵە شوێنە هێشتا هەر ئەو ڕێگەی گیراوە لە هەندێک دوکانە با بڵێن ئەوانەی کە لە فەفرۆشن ینی فاسفود ئەفرۆشن ینی کۆمەڵی کوچیان دانا و بەڵام خەڵکەکە هەر لە بەدەم با بڵێن شوێنی خواردنگەکە هەر مۆڵ دراون یەنەوانە ئێوەی لە ژنەکانی قایم قامێت مثلا ڕاست پێدراون بۆ ئەو حاڵەتانە یاگومان ئجرعاتیان لەگەڵاکەن ئەوەی کە ئێستا ڕێگە پێدراوە ئەوەیە کە بە شێوەی دلیڤەری خواردنەکان بگۆزرێتەوە ڕێگە نادرێت لە ناو چێشخانەکەیە لە ناو کەبابخانەکەیە مێز و کورسی تیابێت و ئەو هاوڵاتیە بتوانێت لەوێ بیخۆ بێگومان لە مانگی ڕەمەزانی شابەردەوامە بین لەسەر ئەم ڕێکارە ئەمە بۆ ئەوەیە کە ئێمە نێڵی قەرەباڵغی دروست بێت نێڵین بەریەکەوتن لە بینی هاوڵاتیانە دروست بێت کاوکوتم ئێمە ئێستاش لە بەردەم هەڕەشەی کۆرۆناین و هەڕەشەکەش هەڕەشەیەکی گەورەیە بۆ ئەوەی کە گیانی هەموو لایەک پارێزراو بێت پێویستە هەمومان پابند بین بە جێبەجێکردنی ئەو ڕێشۆنانەوە شتێک هەیە کە پێویستە هەموو لایەکمان بیزان ئەمەی کە ئەکرێت لە پێناو پارێزگاریکردنی سیستمی سیاسی وڵات و پایەکانی دەسەڵاتان نییە لە وڵاتە ئەمە بۆ پارێزگاریکردنە لە گیانی هاوڵاتیان بۆ پارێزگاریکردنە لە تەندروستی هاوڵاتیان. زۆر باشە هەندێک با بڵین ئەوەی ئێستا کە هەیە جنابەت ئاماژەت بەوە کرد کە هێشتا قەدەغی لە نێوان شارەکاندا هەیە بەڵام ئێمە هاوڵاتی با بڵین خەڵک هەیە ئەچێتە و قەدەغی شکاندووە بە جۆرێک لە جۆرەکان یا بیشکێنێ مەسەرەن سەیرانگاکان هێشتا خەڵکی مەسەن خەڵکی بۆ ئەچێ بین ناوبین ئەبینی مەسەن کابرا ڕستمێک دانێ مەسەرەن خۆی و خێزانەکەی و خانەوادەکەی لە شارێکی تران خۆیان ماڵێن لە سلێمانیە ینی ئەمە دەرز نییە کەوتوێتە ناو با بڵێن ئەو ئیجراتانی ئێوە کردوتانە ئەو سەیرانگایانەی کە سەیرانگای حکومینی ئەو سەیرانگایانی کە فەرمین کەرتی تایبەتن هەمووی داخراوە هاوڵاتیەک ئەچێت لە شارباژەر لە بندارێکا دائەنیشێت ڕێشوێنی خۆپارێزی جێبەجێەکات ماوەیەک مەسافەیەک هەیە لە بینی خۆیان و خێزانێکی ترە ئەمە بە سەرپێچی لە قەڵەم نادرێت بەڵام هەموو ئەو سەیرانگایانەی کە بەڵام ئەوە کاگاوات ببوو کاگاوات سەیرانگایانەی کە مڵکی کەرتی تایبەتن ینی مۆڵەت پێدراون ئەوانە هەمووی داخراون بەڵام کاگاوات ئەوانە ئەکەونە دەرەوەی ئەو مدەتەی کە ئەو کاتانی کە ئێوە داتان ناوە بۆ هاتوو چوو من مەبەستم لە پرسیارەکە ئەوە بوو ئێمە قەدەغی چوونە دەرەوەمان هەیە لە شارە بەڵام لە سەعات 12 بۆ 6 بیایی نەبێ بۆ ئەو فئە خەڵکەی کە جوتیارن کە ئیش و کاریان هەیە کە بەڵام ئەوانە بە ڕۆژە ئاچن مەبەستمەوەیە نەبێ بە دیاردە یانی نابێ بە دیاردە خۆی جۆرە لە کار ئاسانی کراوە بەڵام بەمەرجێک هاوڵاتیان پابەردن بە جێبەجێکردنی ڕێشوێنی خۆپارێزیەوە ئەگەر ئێمە ڕێشوێنەکان جێبەجێ بکەین خۆمان بە دوور بگرین لە بەریەکەوتن خۆمان بە دوور بگرین لە قەرەباڵغی دەستکێش و ماسکمان بەکارهێ نابێت ئەسڵەن هەر پێویست بە قەدەغەکردن ناکات. زۆر باشە کاک ئاوات باسی ماسکت کرد دەستکێشت کرد من ئێستا یەمە خزمەت جەنابەت کاک دکتۆر ماسک و دەستکێش گران بووە لێژنەکانی لە هەندێک شوێنە گران بووە البەتە یانی لە هەمووی نا مەسەن ئێوە وەکو حکوومەت چۆن واکەیانی چیتان هەیە لە ڕێوشوێن بۆ ئەوەی گران نەبێ هەم لە دابینکردنی هەم لە یاساکردنی بە گران فرۆشتن ئێوە ئیجراتی هێوەتان کردو بۆی هاوڵاتی دڵنیا بێتەوە خۆی بەداخەوە ینی ئەم ڤایرۆسە لە وڵاتی دوانیاسیان بڵاو نەبووەتەوە بە تەنها هەموو جیهانی گرتوێتەوە هەموو وڵاتانی دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە وەکووتمان بۆتە هەڕەشەیەکی گەورە لەسەر کۆی مرۆڤایەتی بۆیە هەموو ئەو پێداویستیە خۆپارێزیانەی کە هەر وڵاتە ئەوێ لە ناو وڵاتەکەی خۆیان بەکار بێت و نێڵێ لە سنوورەکانی بچێتە دەرەوە لە هەموو دنیا کەمی کردووە لە ئەوروپا کەمی کردووە لە وڵاتانی دراوسێ کەمی کردووە بۆی ئێستا
ڕێژەیەکی زۆر کەم داخلی هەرێمەکەی ئێمە بێت بەڵام ئێستا لایەن چەند کەسێکەوە لایەن خەڵکی پارەدار ئێستا لە هەوڵی دروستکردنی چەندین کارگەی ئەکرێ هی خۆماڵی هەیە ئێستا ئینتاژەکرێ بەڵێ ماسک و دەستکێش ئەوانە کە بە ئومێدیەوەی کە ژمارە ئەم کارگانە زیاد بکەن و ببێتەوەی دابەزانی نرخەکانی لە بازاڕە بەڵام ئێمە پێشتر ڕێکاری تومان بەرامبەر بۆ کەسانە گرتووەتە بەر کە بیاوێ ئەم بارودۆخە ئیستقلال کات و ئەو جۆرەشتانە لەسەر هاوڵاتیان گران کات بەڵام ئەگەر بڕێکی بە پارەیەکی زیاتر لە تورکیاوە بە قاچاق هاوردە کرد بێت خۆی زیاکەوت بێت لەسەری بێگومان ئێستا ناتوانێت بەو نرخی کە جاران هەبوو لە بازاڕە بەو نرخە بیفرۆشێت. سپاس بۆ جنابەت. کاک دکتۆر سەباح، ئێوە لە میدیاکانە ئێمە باسمان کرد، جەنابیشتان باسان کرد کە لە شاری سلێمانی ئەوە هەڵایەکی هەم بەڕاستی ئیعلامی نایەوە هەم هەڵایەکی تەندروستیشی نایەوە. لە شاری سلێمانی ئێمە چارەسەر یا چارەسەرێکمان هەیە بۆ ڤایرۆس کۆرۆنا. یعنی ئەوە بوو بەچی؟ ئێستا ئەوە نەما ینی چارەسەرەکە نەما یا هەیە یا بوو بەچی ئەوە؟ مەبەستەکان چارەسەر ئەوەی لەم کارگەی دەرمانی خۆمان لە ڕاستیە خۆی هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی نەخۆشیەکەەوە بەهۆی ئەو ئەزمونانەی کە وڵاتی چین لەسەر نەخۆشیەکە هەی بوو ئێمە بە بەردەوامی بەڕێبەرایەتی بڵێن بەڕێبەرایەتی گشتی دەرمان و کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکان لە شاری لە بەغدا لە وەزارەتی تەندروستی ڕێنماییان ئەنارد بۆ هەرێمی کوردستان و بۆ هەموو شارەکان و پارێزگاکانی هەرێمی کوردستان لەسەر چۆنیەتی هەڵسو کەوتکردن لەگەڵ ڤایرۆسەکە چارەسەرکردن و یەکێک لەو پرۆتۆکۆڵانەی کە ناردبوویان بۆ چارەسەرکردنی ڤایرۆسی کۆرۆنا دەرمانێکی تایە کە پێوترێ هایدرۆکسی کلۆرۆکوین. ئەم دەرمانە پێشتر بۆ نەخۆشی کە بەکارهاتووە و لە چەند شوێنێکی کەشا بەکار هاتووە دیار بوو بەهۆی ئەوە زمونەی کە سینیەکان و وڵاتانی تریان بوو نەخۆشەکان ئیستیجابەیەکیان هەبوو بۆ نەخۆشیەکە بۆ دەرمانەکەەوە سوودیان لێبینی. ئێمە بە سپاسەوە کارگەی پایانیر کە یەکێکە لە کارگەکانی دروستکردنی دەرمان و ئاستی کواڵەتی دەرمانەکەی بەڕاستی لە ئاستێکی زۆر زۆر باشایە و جۆری کارگەکەشی کارگەیەکی زۆر زۆر باشە. هەر زوو لە خەم خۆری خۆیان بەڕاستی ڕۆشتن مەوادی خامی ئەو دەرمانیان هێنا و دروستیان کرد و ئێمەش وەکو بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و عێراقیش بە شێوەیەکی گشتی سوودمان لە دەرمانەکانیان بینی و بێ بەرامبەر دەرمانەکانیان پێشکەش بە ئێمە کرد. ئێستا ئەو دەرمانانە ینی کاک دکتۆر معمول بهین ئێوە بەکاریان هێنن مەسەلەن لە خستەخانەکان؟ ئێمە نەخۆشمان نەماوە ئێستا تا بەکاری بێنین بەکاتان هێنا بەڕستمەوەی ئێستا هەبێ حاڵەت ڕووبات نەخواستە بەڵێ بەدڵنیایی ئێمە بەپێی حاڵەتی نەخۆشیەکە دەرمانەکان بەکارهێنین. ئێمە بۆ نمونە ئەو نەخۆشانەی کە پێویستیان ینی نیشانەکانی نەخۆشیەکەیان نییە تەنها لە نەخۆشخانە داغڵیانەکەین بۆ ئەوەی ئیسراحەت بن کار نەکەن لەسەر بێدەکە پاڵکەون کە یەکێکە لە چارەسەرەکانی لە کتێبەکان باسکراوە و ڤیتامین و ئەو شتانیان ئەینێ خۆراکی باشیانێنێ کە بەرگری لە شیان زیاد کە ئەو کەسانەی کە نیشانەکانیانەیە بە شێوەی مامناوەند ئێمە جۆرێک لە چارەسەری بۆ بەکارین لەوە چه هایدرۆکسی کلۆرۆکوینێکی بێ لەوانە و ئەگەر نەخۆشیەکە نیشانەکانی بەتوندی دەرکەوێت لە نەخۆشەکە لەوە چێ پلازما و هایدرۆکسی کلۆرۆکوین و چەند نەخۆشیەکی دژە ڤایرۆسێکی بۆ بەکاربین بە پێ قۆناغەکە گۆڕێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی دوێنە شەو لە دووە با بڵین زانیاری خۆیدا کە تقریبان ڕۆژانە ئەوان زانیاری بڵاوەکەنەوە لەسەر نەخۆشیەکە باس لە خەتەری ئەوەکەن کە ئەم ڤایرۆسە ببێ بە وەرزی ئەگەر ببێ بە وەرزی کارەساتی ینی بەڕاستی تەندروستی لە یانیەخێ ئەگرێتەوە ینی عالەمەگرێتەوە ینی ئەکرێ بکرێ ینی ئەگەر ئەکرێ بە وەرزی ینی ئەبێ بە وەرزی کۆرۆنا بە دڵنیایی ئەبێ بە ڤایرۆسێکی وەرزی ئەوە هیچ مەجالێکی ئەم سەرسەریتیانە بەڵام ئەم ساڵ زۆر قورس بوو ئێمە ساڵێکی کەش زەحمەتمانە بێ بەڵام وردە وردە هاوڵاتیان بەرگری پیاکەن بەرامبەر ڤایرۆسەکە و دژە ڤایرۆسەکە دروستە بێت و پێم وایە چۆن
ئینفلۆنزای بەراز و ئینفلۆنزای باڵندە و ئەوانی تر ئاسایی بوونەوە ئەمیش ئاسایی بێتەوە لە چەند ساڵی داهاتوە. دکتۆر با من سەرنجە بۆ پرسیارێک ڕاکێشم کە خەریکە ئەبێ ینی لە هەرێمی کوردستان ئێمە ڕێکخراوی تەندروستی جیهانی یا ئەو لایەنانەی کە پاڵپشتی ئەم ڕێکخراکردن ڕووی مادیەوە ژمارەیەک ینی مەبلەغێکیان ناردووە بۆ هەرێمی کوردستان. ئێستا مەعمەعایەک هەیە ینی ئەوەی کە جەنابی پارێزگاری سلێمانی باسی لێوگرت کە ئەو پارەی بەشی سلێمانیە نەگەیشتووە و ینی مەک ئەگەر پارێن نەگاتە سلێمانی کاریگەری لەسەر ئیش و کار و با بڵێن تەندروستی سلێمانی بەجێ نایاڵێ. من پێم وانە ڕێکخراوی تەندروستی جیهانی پارەی یابێ بە هاوکاری بۆ وەزارەتی تەندروستی عراق دوو بابەتی جیایە هاوکاری لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و هاوکاری پزیشکیە و ئەوەشی کە وەزارەتی تەندروستی عراقیەتی هاوکاری مادیە ینی پارەیە خۆی دوشتی جیاوازن ئەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانیەتی بەپێی پێویست و بە تۆزێکەم و کورتیەوە گەشتوتە لای ئێمە بەڵام بەڕاستی بووە ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆر بەهێزتر بە هاتایەتە مەیدانەکەەوە و لە ڕابردووە زۆر بەهێزتر ئستیجابەی هەبوو بۆ ئەو ڕووداوانە بەڵام ئەم ساڵ لەبەرەوەی کە بارودۆخەکە بارودۆخێکی جیهانگیر بوو و هەموو دنیا سەرقاڵ بوو ڕێکخراوی تەندروستی جیهانی بەڕاستی نەیتوانی وەکو پێویست هاوکاری وڵاتان بکە یعنی ئێمە لەوە چێت لە کۆلێرایە کاکە ڕوبعێکی ئەم نەخۆشیە کاریگەری لەسەر ئێمە نەبووە فشاری لەسەر ئێمە دروست نەکردووە ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆر هاوکاری زیاتری کردوین پێشتر وەک لەوەی کە لە ئێستا لە کۆڕۆنا کردوین بۆی ڕێکخراوی تەندروستی جیهانی بە شێوەیەکی گشتی لە جیهانە خۆشتەزانی ینی گلەی زۆری هاتوۆتە سەر ئەوەشی کە لە حکوومەتی عراقیەوە هاتووە بەڕاستی ئێمە هێشتا وەکو پارە وەرمان نەگرتووە ڕاستە بووە بە بڕیار و بە کتاب هاتووە بەڵام وەکو پارە هێشتا ئیستیلام نەکراوە و وەرمان نەگرتووە و بەڕاستی ئەبێ حکوومەتی عراقیش و حکوومەتی هەرێمیش وجەیەکی باشتر بۆ مەسەلەی کۆڕۆنا دابین بکات لەبەرەوەی کۆڕۆنا بەڕاستی ئەرکەکەی زۆر قورسە و پێویستمان شتی زۆرمان بەکارهێناوە ئێمە ئەگەر پشتیوانی خەڵکی خێرخواز نەبووە پشتیوانی لایەنە سیاسیەکان نەبووە پشتیوانیەکانی کۆمەڵانی خەڵک نەبووە بەڕاستی بۆ بجەیە کە حکوومەت دایناوەیە عراق بۆمانە ڕێقەت نەمانەتوانی ڕوبەڕووی ڤایرۆسەکە ببینەوە. ینی ئێستا کاک دکتۆر هەر بەڕوونی وەڵامەکەم دەست نەکەوتەوە چونکە ئەوە بوو بە خەمی هاوڵاتیان ئێمە ئەگەر حکوومەتی هەرێم یارمەتیمان نەیە وەکو شاری سلێمانی وەکو با بڵێن باخی شارەکانی تر بەڕاستی کاریگەری لەسەر ئێوەشدا ئەنێ ئێوەش ناتوانن بۆ مەهامی کە هەتانە بۆخۆی دەهێتن ینی بۆیە پرسیارکەم لێکردی بۆی ینی خەڵک ئەو بڕاپارەی بۆ بە مەسەلەیەکی سیاسیانی ئاوان ینی شتێک قاڵێکی تری وەرگتۆ دەڕاستیان بەڵام ئەگەر جەنابتان بەوەی نابین کە شتێکی ئاساییە ئەمە ئیتر بۆخۆی من ناڵێم شتێکی ئاساییە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای ئەم بابەتەوە هاوکار بووە و ئێمەش بەشێکین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بارودۆخی دارایی حکوومەت بارودۆخێکی بەڕاستی زۆر جێگیر و بەهێز نییە هۆکارەکەی چیە ئەو هۆکاری زۆر بەڕاستی وایە حکوومەتی هەرێم بارودۆخی دارایی ئێستا بارودۆخێکی جێگیر وایە و بۆجێی تایبەتی هەبوایە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کارە ساتانە کە نەیبووە ئەوە شتێکی کەیە بەڵام ئێمە لەوە تێگەین کە حکوومەتی هەرێم ئەگەر هەی بوایە بەڕاستی دامی زیاتری ئەکردین و لەبەرەوەی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانش بارودۆخێکی ناجێگیرە بە دووری مەزانە ینی ئەو بارودۆخە سیاسی کە لە نێوان حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەیە کاریگەری هەبێ لەسەر دۆخە تەندروستیەکەش. کاک ئاوات با ئەمە دواوەڵامێت چونکە ئاماژەم بۆکەن کە کاتی بەنامەکە تەواو بووە ئێوە چی بە خەڵک ئەڵێن ینی شتێک هەیە مەسەن ئێوە نەتان کردیان نەتان وتوێ بتانێت بە خەڵکی بڵێن لە ڕێگەی گەلی کوردستان بە خەڵکی خەڵک چی بکات بۆ لە مۆلا باشە بۆ ئەوەی نەکەونە ژێر با بڵێن ئجرعاتەکانی ئێوە بۆی ئجرعاتیان لەگەڵان نەکەن بۆی دنیا ئاسایی بڕوە. یەک ئێمە هەرچیمان کردبێت واجبی خۆمانمان جێبەجێ کردووە و ئەگەر هاوکاری خەڵک و پابەتبوونی خەڵک نەبووایە و دڵسۆزی سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵانی خەڵک نەبووایە و دڵسۆزی پزیشک و کارمەندانی تەندروستی و زانایانی ئاینی و مامۆستایان و
ئەو هاوتیمیەی کە لە ناو فەرمانگەکانی حکوومەت هێرێمی کوردستانە هەیە لە ناو شاری سلێمانی هەر لە جەناوی پارێزگارەوە لە فەرمانگە ئەمنیەکانەوە لە ئاسایش لە پۆلیس لە دیوایەکی سلێمانی پۆلیسی هاتوچۆ بەرگری شارستانی باقی فەرمانگە ئەمنیەکان زایدەن ئەو فەرمانگە خزمەت گوزاریانیکان لە ناو شاری سلێمانیە شارەوانیە ئاوا کارەبایە بێتە نەریە کوشت و کاڵە باقی فەرمانگەکانی تر هەموو ئەمانە بەیەکەوە ئەممان کردووە بەڵام کە لێرە جێخۆیت ئێمە دەستخۆشیان لێ بکەین و سوپاسیان بکەین بەڵام ئەمانە ئەوە نییە ئیتر ئێمە پاڵی لێبینەوە و چکات وەکوتمان لە هەزار ئێمە لە بەردەم هەڕەشەی توشبوونین بە نەخۆشی کۆرۆنا بۆیە پێویستە بەردەوام بین لەسەر جێبەجێکردنی ئەو ڕێو شوێنانە بەردەوام بین لەسەر پابەتبوونی خۆمان دوو دنیای دوای کۆرۆنا دنیایەکی جیاوازترە بێ لەمە ئێستا و وڵاتان هەر وڵاتە سەرخاڵ ئەبێ بە خۆیەوە بۆیە ئێمەش پێویستە وەکو کورد بیر لە خۆمان بکەینەوە چیمان پێ ئەکرێت بۆ ئەوەی کە ئەرکەکانمان لە ناو وڵاتێکی خۆمانە بە باشی جێبەجێ بکەین و هەوڵ بین هەموو ئەو پێداویستیانی کە هەیە لە ناو وڵاتێکی خۆمانە دابینی بکەین وەکوتم سەرجەم وڵاتانی تر سەرقاڵە بن بە خۆیانەوە و بە چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی کەس بەهانای کەسەوە ناچێت بینیمان ئیتاڵیا لە ناو یەکێتی ئەوروپایە یەکێک لە وڵاتانی ئەوروپا نەهات بەهانایەوە ئەوەی کە بە خۆیان کرا خۆیان کردیان بۆیە ئێمەش بەڕاستی وەکو میلەتی کورد ئەبێ بیر لە خۆمان بکەینەوە چۆن بتوانین بە هەمومان بەیەکەوە تواناکانی خۆمان یەخین بۆ چارەسەرکردنی هەموو کێشە و گرفتانی ڕوبەڕوومانە بێتەوە کە دڵنیام لە داهاتووە کێشەکان زیاتر و گەورەتر ئەبن وەکوتم لێکەوتەکانی دوای کۆرۆنا لێکەوتەی زۆرن و ئیتر ڕنگدانەوەی بێت لە هەموو لایەنەکانی حیات سپاس بۆ جەنابەت کاک دکتۆر دواوەتی جەنابەت چییە بۆ هاوڵاتی بەڵێ دیارە ئێمە وەکو کاگاوات باسی کرد ئەم کارانەی کە کراوە بە تیم کراوە بەڕاستی لە پێشەوەی تیمەکەش هاوڵاتیان خۆیان بوون و هاوڵاتیان کاری زۆر گەورەیان کرد لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئینشاءڵڵا لە داهاتووە خەڵکانێک گێن لێکۆڵینەوە لەسەر ئەم کارانەکەن کە ئێمە لە شاری سلێمانی کردومانەوە خەڵک بۆی دەرەکەوێ لە شاری سلێمانی چەند شتی گەورە کراوە خۆیان چەند شتی گەورەیان کردووە و چۆن ڤایرۆسەکە کۆنتترۆل کراوە ینی نەک ئەوەی کە ئێستا بیر و بۆچوونەگەیە گوایە ڤایرۆسەکە لە ناو ئێمە لاوازە یا بەرگری لەشی ئێمە جیاوازە لە بەهێزە لە شوێنەکانی تر ئەوە بە بێنە دەست کات لە داهاتووە خەڵکانێک گێن بۆ خەڵکی ڕوونەکەنەوە کە لە شاری سلێمانی چەند شتی گەورە کراوە ینی من نمونەیەکت پێڵێم ئەمە گەورە نیە مە بەس بۆ هین ینی کاگاوات خەڵکی پەشیمان کردوێتەوە لە ژنهێنان لە کاتی کە خەڵکێک بووە 10 ساڵ چاوەڕێی ژنێنان بووە ویسێتی ژن بێنە نەمانەشتۆ بێنە کاگاوات نەگەشتۆ لەبەرەوە ینی ئەرکەکە زۆر قرس بۆ وڵا بەڕاستی کاگاواتیش و ئەو برادرانش کە ئاماژەی پێیانەگرەوان نەبوونای ئێمە نەمانەتوانی کارەکان بکەین لە جەنابی پارێزگار و هەموو ئێزەمنیەکان و دامودەستگاکانی حکوومەت لە شاری سلێمانی و شاری سلێمانی لە پێشەمویانەوە زانایانی ئاینی و دەستگاکانی ڕاگەاندن بەڕاستی بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی زۆر گەورەیانە بوو لە گەیاندنی پەیامەکانی ئێمەوە و شارکردنەوەی خەڵک و ئەمانە هەمووی لە داهاتوە ئینشەڵا ئەکرێ بە لێکۆڵینەوەی زۆر گەورە و بەکارێنرێ وەکو ڕێگەیەک بۆ ڕوبەڕووبوونەوەی وەبایەکی گەر لە جیهانە ڕووبا و لە شوێنەکانی کە ڕووبا و وسپاسی باشتایش بۆ جەنابتان کاگاوات محەممەد و جەنابی کاک دکتۆر سەباح هورامی و هەروەها سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست کە تا ئێستا لەگەڵمانە بوون بە هیوای کاتێکی خۆش بە هەموو لایەک